گوندی سەفرە لە سنووری قەزای ماوەت لە ناوچەی شارباژێر کە سەر بە پارێزگای سلێمانیە. شەوی 26 لەسەر 27 ئایار فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکی داگیرکەر ئێرەیان بردومان کرد. ئەمە ناو گوندی سەفرەیە لە سنووری ماوەت وەکو باسم کرد. ئەمە شوێنی بردومانی فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکە کە لە گوندی سەفرە ئەنجامیان داوە. دیارە ئەمە وەکو دیمەنەکانی بینن ئەمە نەخۆشخانەی گوندی سەفرەیە کە فڕۆکەکانی دەوڵەتی تورکی داگیرکار بەردەم نەخۆشخانەکان بردومان کردەوە. وەکو بینن ئەمە شوێنی بردومانی فڕۆکەکانی دەوڵەتی تورکە ئەم شوێنە کە دەکاتە بەردەم نەخۆشخانەکە. دیارە بە تەواوی نەخۆشخانەکەی وێران کردووە لە ناوەوە و تێکی داوە. ئەمە شوێنی کەوتنی با بڵێن ڕۆکێتەکانی یاخود باڵێن کۆڵی قازانەکانی فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورکە کە بەم شێوەیە کە ینی بە نزیکی 3 مەتر شوێنەکەی قوڵ کردووە کە ئەو ڕۆکێتە لێرە کەوتووە. خوا بڵێن و ئەمە ئۆتۆمبیلەکەیە وەکو بینن ینی ئۆتۆمبیلەکەی بە تەواوی سووتاندووە کە بردومان کراوە. دیارە هەتا وەکو ێساش ئاسەوارەکانی و ئاسەوارەکانی بردومانەکە وەکو بینن لێرە ماون و زۆر پارچە و ینی وا بڵێن ئاسەواری بردومانەکە هێشتا لێرە بەدی ئەکرێت. بۆ نمونە ئەمە پێڵاوی یەکێکە لە سەرنشینەکانی ئەم ئۆتۆمبیلە کە لێرە کەوتووە. بە هەمان شێوە پارچەی ئۆتۆمبیلەکە زیاد لە 50 متر لە دووری ئێرەوە کەوتووە کە فڕی داوە. دەمەوێت وێنەی ناو نەخۆشخانەکەشتان بۆ بگوازمەوە کە بەهۆی ئەم بردومانەوە بە شێوەیەکی تەواو ینی ناو نەخۆشخانەکەش وێران بووە. دەمەوێت وێنەکانتان نیشان بدەین بە چاوی خۆتان ببینن دەوڵەتی تورک چەند بە شێوەیەکی دڕندانە لە ناو جەرگەی خاکی باشووری کوردستان کە بە سەدان کیلۆمەتر دوورە لە سنووری تورکیاوە ئەم بردومانەی ئەنجام داوە کە ئەمە ناوچەی ماوەتە لە ڕووی ئیداریەوە سەر بە پارێزگای سلێمانیە. دیارە ئەمە وێنەی ناو نەخۆشخانەکەیە. وێرانکاری بینن ناو نەخۆشخانەی گوندی سەفرەیە کە ئەمە بنکەیەکی تەندروستی بووە لێرە. بەم شێوەیە بە تەواوی ناو نەخۆشخانەکەی وێران کردووە. لێرەش بە هەمان شێوە ئەمەش بە هەمان شێوە لێرەش ینی وێرانکاریەکان دەبێنن. ئەمەش ژوورێکی دیکەی نەخۆشخانەکەیە. وێرانکاری ینی بە تەواوی ناو نەخۆشخانەکە کە ئیتر هیچ کەڵکێکی نەماوە. بەم شێوەیە دەوڵەتی تورک وێرانی کردووە و جگە لەوەش هێشتا هیچ تیمێکی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی نەهاتوونەتە ئێرە و ئەم شوێنەی کە بردومانەکەشی لێ ئەنجامەدرێت لەلایەن ئاسایشی سنوورەکە و لەلایەن پۆلیسی پاسەوانی سنوورەوە کە ئەوانیش لێرە بنکیان هەیە قەدەغە کراوە بۆ با بڵێن ینی کە خەڵک بێتە ئێرە. هیچ کەسێک ناتوانێت بێتە ئەم شوێنە و هیچ لیژنەیەکی شەتاو کوێستان نەهاتووە بۆ ئێرە بۆ ئەوی لێکۆڵینەوە لەسەر ئەم ڕووداوە بکات. جگە لەوەی کە تاوەکو ئێستا نە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و نە لەلایەن ئیداری پارێزگای سلێمانی و نە لەلایەن حکوومەتی عێراقی و نە لەلایەن وەزارەتی دەرەوەی عێراق و نە لەلایەن وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگەی هەرێمی کوردستانیشەوە هیچ لێدوانێکی فەرمی لەسەر ئەم بردومانەی گوندی سەفرە نەدراوە کاخۆ بۆچی فڕۆکە جەنگیەکانی دەوڵەتی تورک بەم شێوە دەستکراوەیە ناوجەرگەی خاکی باشووری کوردستان
بۆردومان و تۆپبارانەکەن و بە گوێرەی چی یاسایەک ئەوان دەتوانن بەم شێوەیە ئەو سنوورە دوور و درێژە ببەزێن و بێن لێرە بەم شێوەیە بۆردومان بکەن کە ئەم شوێنەی بۆردومان کراوە ئەگەر هاوکارێک وێنەگرەکەم هاوکارم بێ ئەمە ئەوە ماڵی هاوڵاتی مەدەنیە لاوێ یعنی تەنها کەمتر لە 100 متر دوورە لە شوێنی بۆردومانەکەەوە کە بەهۆی بۆردومانەکەەوە زیان بەر ماڵی هاوڵاتیانی مەدەنیش کەوتووە بە تایبەت زیانی مادی بە ماڵەکانیان گەیاندووە بە هەمان شێوە لێرەوە ماڵێکی ترێک ئەوش ینی ئەوش کەمتر لە 50 متر دوورە لە شوێنی بۆردومانەکەەوە کە لەناو گوندەکە ینی بۆردومانی کردووە دیارە ئەم بۆردومانە لە ئێستادا ترس و دڵەڕاوکێی لەناو خەڵکی ئەم گوندەشا دروست کردووە خەڵکی ئەم گوندە ینی ئەمە یەکەم جار نییە کە فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی تورکەم سنوورە بۆردومانەکەن بەر لە چەند ساڵێکیش بە هەمان شێوە بۆردومانێکی دیکەیان هەر لەم سنوورە ئەنجامدا و ئێستاش ئەمە بۆ جاری دووەمە دەوڵەتی تورک بەم شێوەیە بۆردومان ئەنجامەدا وەکو خاوڵاتیانیش باسیەکان فڕۆکەی سیخوڕی دەوڵەتی تورک زۆربەی کات لەم سنوورە دەسوڕێنەوە بۆیە جۆرێک لە ترس و دڵەڕاوکەی لە ناو خەڵکی ئەم گوندە و خەڵکی سنوورەکەش بە شێوەیەکی گشتی دروست کردووە کە ئێمە دواندومانن ئەمە وای کردووە ینی دۆخێکی ناجێگیری دەرونیش لای خەڵک دروست کردو و داواکەن لایەنی کەم لایەنە پەیوەندیدارەکان بێن و ڕوونکردنەوە لەسەرم ڕووداوە بە ڕای گشتی و بە خەڵکی کوردستان بدەن. ئێمە خەوت بووین یعنی ئاگاما لە هیچ نەبوو دنیا لەردێەوە کە دنیا لەردێەوە ئێمە هاتین منداڵ و شت هەمووی دەستی بە هاوارێک کرد و تەقریبی کوتمان ئەمە بوو لەرزەیە کومە بوو لەرزەیە کارەبا نەمەش هات مەدەوتم دەبێ کارەبای ماڵی مە بێ شۆرتی کردبێ کات مەدەری سەیرم کرد کارەبا هیچ شوێنێکی نەبوو تەقریبی چارەی 10 دقە پێچوو 10 دقە سوڕایەوە بەخوا لێیدایەوە دیسە لێیدایەوە کە لێیداوە دار و بەرد و ئاسن هات بە مەڵاتەیدا ئەمە نەپەنجەر ئەمە ئەم دوێنێ لە سلێمانەوە وەستا هاتووە یەک جار یەک سارەمان فڕێداوە شوشە یەک سارە ئەم خانوانەیە مە 5 خانووی لێرە یەک شوشەی پێوە نەماوە لە پەنجەرە ماوە نە شوشە ماوە هەمووی لەرزێەوە کاکە ئەمجا هاوارێ منداڵ و ژن و ژاڵ و پێ بزە تۆ بیرێم یان نەیرێم تورکیا دوژمنی کوردە تورکیا دوژمنی کوردە ئەنجا تورکیاش جاسووسی ئیستێخباراتی زۆر لەسەر کورداناوە جاسووسێکی زۆری لەسەر کورداناوە لە هەموو منتیقەیەک بەڵام ئێمە کە کوردین ئەبێ ئێمە ئاگامان لێکتر بێ چاودێری یەکترکەین ئەوانەی کە ئاوا دەکەن من ناویان ناهێنم ئەنجا خۆی ئەو مەسلحەتی خۆی دەوێ مەسلحەتی ئینێن کوردی تورکیای ناوێ مەسلحەتی کوردی چیکەی ناوێ مەسلحەتی خۆی دەوێ ئاجا لەبەر مەسلحەتی خۆی ئەم بە شێوەیەک دەژوڵێتەوە لەگەڵەوە ئیزبە بە هەر شێوەیەک بێ کزیکە هەواڵ ئەوڵاوە جەلام بۆچی بەرنابێ دەستی کوردی تەیە قسەی کوردی تێدایە حەز دەکەی لە بنی دنیای هاتبێ مادام کوردی من دیفاع لێ یەکەم مادام کوردی من دیفاع لە تۆ دەکەم بۆ دیفاع لە یەکتر نەکەین لەبەرچی دوژمنی یەکتر بین خوا ئەسکا هەتا خوا ئەسکا ئەمە ناڕازاتیمان هەیە لە حکومەت لە یەکێتیش لە هەموو حیزبەکان ئێستا تا ئێستا یەکێک نەهاتووە بڵێ ئەرێ کاکە ئێوە ماون یان نەماون ئەوە داوا لە هەموو حیزبەکان دەکەین داوا لە حکومەتان دەکەین کە ئەمێرچە بوەستێ دژی ئەم میلەتە دژی ئەم کوردە ئەگەر ئەوڵا ئۆجەلان بەرببوویایە بەو شێوەیە نەدەبوو ئەگەر ئەوڵا ئۆجەلان بەرببوویە بەو شێوەی ئێستا نەدەبوو زۆر ناخۆشە بۆ ئێمە زۆر ماڵوحاڵی لێ تێکداوین زۆر ژیانی پێ هەڵگرتوین منداڵمان دەترسێ بۆ خۆمان دەترسێن ئیشوکاری باخ و باخاتمان بۆ ناکرێ ناوێرین بڕۆینە دەرێ ئێمە یانەی ئەم فڕۆغانەی تورکیای دەکەین و ئەم زۆرمان پێ ناخۆشە هەتا ئێستا
ئێمە ژیانمان مرتاح نەبوو گە بڕۆشین بۆ شێوی بە ڕزوو باش خۆمان بەخەمکەین هەر لە ترس و لە ڕاوچەدا بووین ئەگە شەوێ بڕۆین ئیشی خۆمان بکەین دەنا قەت نەوێراین بە محکومی بڕۆین بەڵام ئیدانەی ئەم فڕۆکان ئەم بردومانەی تورکای دەکەین ئێمە قەت پێی رازینین و ئێمە کوردین ئێمە بۆ خۆمان دانیشتین لە خاک و وەتەنی خۆمان مەقسەدی چی ئێستا تورکیاوا لە ئەمە دەکا ئێمە تاوانمان چییە بۆ خۆمان دانیشتون لە مەملەکەتی خۆمان هیچ تاوانێکمان نییە کوردین ئەوامان لە دەکا لەبەر چی هیچ تاوان و زەرێکمان نییە بەخوای بۆوان بردومانمانەکە معناوە کوردی ناوێ لەبەر ئەوەی وامان لە دەکا ئەگە غاین نەبێ بۆ خۆ لە ناو خۆیدا بۆ ئەم کەسبەی دەکا ئەم کەسبە هەمووی کورد کردوێتی کوردیکا لە ناو خۆیدا معناوە پێکەوە غاین و نابێت پێکەوە غاین بن و دەبێت پشتی ئەکتر بگرن ئیشەڵا بە ئیزنی خوای و تورکیا هەر ئیهانەی تورکیای دەکەین هەتا دەمرین لە هەموو خراپترە لە بە حیزبی بەعس خراپترە حیزبی بەعس قەت ئەم کەسبەی نەکردووە چوار پارچە هەر یەکەی بەلاشی داڕۆی و هەر یەکەی یەک چ بگرن یەک ناگرن خاینن پێکەوە